لارەکان یەکەم هەفتەی خوڵیناوی تازە پێگەشتوانی کوردستانیانەی هەولێر سەرکەوتنێکی سەرنجڕاکێشی ئەنجامدا دوایی بە 3 گۆڵ لە دواوە بوو بە تۆمارکردنی 4 گۆڵ پێشکەوت و دەربی شارەکەی لا پێشمەرگەی میوانی بردەوە. یاریەکانی خوڵیناوی تازە پێگەشتوانی کوردستان دەستی پێکرد. هەفتەی دەستپێک یاری لووتکە، یاری دەربی شاری هەولێر، تازە پێگەشتوانی هەولێر و پێشمەرگەی هەولێری بێگەیاند. لە نیوەی یەکەم یاریزانانی تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر دەستیان بەسەر یاریەکە داگرت و هیچ دەرفەتێکیان بە یاریزانانی هەولێر نەدا خۆیان لەگەڵ بارودۆخی یاریەکە بگونجێنن. نیحمەد عارف توانی هاتریکی خۆی لە ماوەی تەنها 15 خولەک تۆمار بکات. نیوەی یەکەم بە 3 گۆڵی پاک بە سوودی تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. نیوەی دووەم دەستی پێکرد، بەڵام بە ئاسانی هەستت بە جیاوازی ئاستی هەردوویانە دەکرد لەم جێمە. یاریزانانی تازە پێگەشتوانی هەولێر بە گروتینێکی جیاواز هاتنە نێو یاریگا، گەڕانەوەیەکی گەورەیان لێ بەدی دەکرا. دوای 4 خولەک لە دەستپێکی نیوەی دووەم بە لێدانی سزا یوسف جیهاد گۆڵ یەکەمی هەولێری تۆمار کرد. دوای 9 خولەک و لە هێرشێکی هەڵگەڕاوە. وەفا فاروق توانی گۆڵی دووەمیش بۆ تازە پێگەشتوانی هەولێر زیاد بکات. 4 خولەک بەسەر ئەم گۆڵە تێپەڕی، نابژوان فیکەی لێدانی سزای بۆ هەولێر لێدا و جارێکی تر یوسف جیهاد توانی سەرکەوتوانە جێبەجێ بکات و ئەنجامەکە یەکسان بکاتەوە. هاوشێوەی پێشمەرگەی هەولێر یاریزانانی تازە پێگەشتوانی هەولێریش لە ماوەی 15 خولەک توانیان 3 گۆڵەکە تۆمار بکەن، ئەنجامەکە بگەڕێنەوە خاڵی سەرەتا. نابژوان کارتی زەردی دووەمی بەڕووی ڕێبینی یاریزانی تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر بەرز کردەوە، بە کارتی سوور کرایە دەرەوە. ئەمە بۆشاییەکی تری لە ڕیزی پێشمەرگەی هەولێر دروست کرد. عەبدولقادر ئەیوب گۆڵی چوارەم و پێشکەوتنی هەولێری تۆمار کرد، دەرفەتی گەڕانەوەشی بۆ یاریزانانی پێشمەرگەی هەولێر نەهێشتەوە. یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە سوودی تازە پێگەشتوانی هەولێر بە کۆتا هاتوو، ڕیمۆنتادایەکی جیاوازیان ئەنجامدا. سەرتا سپاس بخوا کە یەکەم گەمە و یەکەم برنەوە زۆر میمە. ئینشاڵڵا ئامانجێکەکەمیشمان پارێزگارتنە لە ناسناوەکەی پار. جێم یەکەمیش بەڕاستی بەتمۆحی هەمووان توانیمان هەولێرشی سەرکەوتوو لە جێمی دووەم ببینین. ئینشاڵڵا هەموو گەمەکانە تا کۆتایی بەرەو پارێزگارکردن لە ناسناوەکە دەڕۆین. نابێتە ئەوەی کە یاریەکانی تریش ئەوە دەبن. ئینشاڵڵا لە داهاتوودا باشترش دەبین. یاری یەکەم هەروە دەبێت، یاری یەکەمی خولەکەیە و بەس ینی لە هەموو دنیای وایە باشترین تاحکیمەکان لە خولی تازە پێگەیشتوان و لاواندا دەنێن، بەس ئیمەوانە. تازە پێگەشتوانی هەولێر بووە خاوەنی یەکەم 3 خاڵ و هەفتەی داهاتوو دەبێتە میوانی دۆک. پێشمەرگەی هەولێریش سەرەڕای شکستەکەی هەفتەی داهاتوو پشوو دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.